گەیشتنە شەمزینان. ناوچەیەکی خۆشە، هەر چوار دەوری شاخی گەورەن. ئەو لە بنار و نێوان چیاکاندایە. مەبەستمان بۆ ئەو گەریلایی پێشووی پەکەکە ببینین کە بەشدار بووە لە یەکەمی شەڕی نێوان پەکەکە و تورکیا. دەبێ بچینە ماڵی سەفەری. بەراقم بۆ ببینم. پرسیاری زۆرم هەیە لێ بکەم. ئەمە خۆیەتی سەفەری چێروکەکە هەمووی لای ئەوە. ئەف شەڕەوە چی کرد؟ وە دەست پێ کرد؟ ساڵی 1984 لە دژی سوپای تورکیا چەکی هەڵگرت. پشتڕادە دەگرێ. ئەڤەری چەند ساڵ بوو؟ چل ساڵ. وە بوو چی کرد؟ یانێ ڕژیما کەناوەران هاتبیە فاشیزم. هەر تشتی کورد ئیمها کردبی مەجبوری هیچ چارە نەمایە. وەکی سەدام و شۆڕەتگەری عێراق. 19 ساڵ. 20 کێمێک. بەڵام باجی ئەو چەک هەڵگرتنە بوو سەفەری قورس بوو. قورس. 19 ساڵ لە گرتوخانە مایەوە. بریارش کێرێ بووە هاتو بۆ هی نوێ بکەن. بریار پەیەکی هاتبی. لەگەڵ سەفەری هەر لە نێو شەمزینان دەچینە ئەو شوێنەی لێ هاتوون. لەکوێ یەکەم گولەی شەڕی دژی سوپای تورکیان تەقاندووە. بیرۆتە چ تێل بێرێ؟ ئەvە نەبوو. هەموو وەڵە. هیچ کێرێ هاتن؟ پشتۆیاکی. پشتە گوندی هەی. پشتا وی گوندی؟ گوندی هەنە. وی دەرێ. ئەم هات لێرە کۆم بین. لێرە کۆم بین؟ ساعت حیوەتی ساعت بوو ساعت نەهونی. يعني تقريبا الساعات حوالي 8 يعني 8 نوي والله صدر جريبي ده كنا جيم شو نبي ده ساعات كان بيجي نبي ده 10 دقيقة 15 دقيقة برای وقت خود گیشتن tam به وقتی گیشتن وقتی گشت این هاتن ویره و ویر رو چنه و این رکراین چون کس رکا دانه بود نه نه چاره یک گلباز کرد جزاوی همی مثلا حوتی دا 1900 حوتی دا موسی عنتر گفت که کردی خبر دای جزا دار معاشق یک سر آپی موسی نه هر کس سرپرازی ها افتیایا شاهد دیوه بو نه؟ هکاو باخه و دو چی بیجتن؟ افتیایا همه چه ظلم دیتی بی کرده همه زانه افتیایا چه بیجنه اوه؟ افتیایا کلید بینی کلی و اگر باخه به بحثا شرعی وجه بکن؟ مطلقا شهر ایره دست بکن شهر الویری دست بکن؟ یه بینوی دست بکن هلویری و بون؟ بینوی دا قاطع سیه چواره این چونه قاطع سری؟ انشاءات بود انشاءات بود؟ انشاءات بود کارکرد خبتی این چونه سری؟ هم چونه جور را ایواری بو نیورو بو ساعت نهونی دست بکن نهونی و سبه؟ شوه شوه نهونی یک جاره نهونی ببینات دی؟ بینوی دا بابا بید بیرخی؟ نه وقت بری گازینو عسکری همی اری عسکر صوبای آمر وی داریم وی مرید کش تابور بیزاتن نه او روزه بید توی شری بکی؟ والا پیویست بیشتر داری هنگی پیویست بو؟ پیویست بیشتر نوکه؟ نوکه بی گاه پیویست نیه تلگلند نها به آشتی و سیاست خباتا کرده بید کنی او شرط بوی آشتی پیش ئەوەی شەمزینان بەجێ بهێڵێن سەفەری ڕوو لە چیا دەکات کە پێشتر فەرمانی لێوەردەگرت ئێستا قسە بۆ قەندیل دەکات ئەف چیانەکە بەرێ خودت چیا نەها تۆ خیتابە قەندی لێ بکەی تو چ بێژێوانە
Dibêjim mesela 40 salek servoç yanında. Yani eğer insanek mecbur nebe 40 salek navi befride navi eveki de namine yani. Bervi ev şerahatı ciyeke asteki ve ina yedi kar çeyde semmelik hemi kırda.